لە ناوەڕاستی مانگەینەوە کە زەنگی خوێندنی ساڵی 2023-2024 لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لێ دراوە تا ئێستا لە بەشێک لە ناوەندەکانی خوێندن لە پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە گەرمیان و ئیداری ڕاپەڕین پۆلەکانی خوێندن نەکراونەتەوە مامۆستایان بایکۆتی داوامیان کردو بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەمڕۆ بڕیار بوو کە کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستان بەڕێوە بچێت ئەوان لە ساڵی 1962 یەکەم کۆنگرەیان کردو هەر 4 ساڵ جارێک بڕیار بوو بەڕێوە بچێت بەڵام 13 ساڵە کۆنگرە نەکراوە لەبارەی ئەم بابەتانە زیاتر دەپرسم میوانەکەم سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانە بەڕێز ئەحمەد گەرمیانی لە ستودیۆ لەگەڵ مامۆستا زۆر بەخێر بێ. سەرەتا سەبارەت بە بەڕێوەچوونی کۆنگرەکە بڕیار بوو ئەمڕۆ کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستان ببەسترێت دوای 13 ساڵ بۆچی کۆنگرە نەکرا؟ هیوای سڵامەتی بۆ هەموو لایەک دەخوازم دیارە یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکی فەرمی پیشەیی لە هەرێمی کوردستانە کار دەکات و تەمسیلی سەرجە مامۆستایانی هەرێمی کوردستان دەکات لە باخچەی ساوان تا مامۆستایانی زانکۆ و یاسایەکی هەیە بەپێی ئەو یاسا دەبێت 4 ساڵ جارێک هەڵبژاردن بکات و کۆنگرە بکات تەنها بۆی هەیە 6 مانگ درێژە بکات لەوە زیاتر نییە و بارودۆخی هەرێمی کوردستان لە شەڕی داعش بە ئەو بارودۆخە داراییە سیاسیاتە سەرێ کە دوا کەوتۆ تاکو ئیستا هەڵبژاردن نەکرا هەموو ئەمە دەسازیەکمان کرد بۆ هەڵبژاردننی کە بریار بوو 3/12 ئەمڕۆ بکرێت بەڵام بەداخەوە بابەتی سیاسی کارگەری بوو لەسەر بابەتەکە و لانە سیاسەکان بەڕاستی دوای گفتوگویەکی زۆر بۆ هۆکاری ئەوە کە دوا بکرێت و تا ئیستا من سەرۆکێتی مامۆستایانم خۆمش نازانم هەڵبژاردنەکە کەی دەکرێت کەی دەرناکرێت بەداخەوە بۆ لەبەر ئەوە لایەنی سیاسی کارگەریان بوو لەسەر دواخستنی هەڵبژاردنەکان من جگەلەوە کە سەرۆکێتی مامۆستایان بە پرسی لیستی پارتی دموکراتی کوردستان لەناو یەکێتی مامۆستایان ئێمە هەموو ئەمە دەسازێکمان کردو و هەموو خۆمامان ئەمەدە کردو تەنانەت کاندیدەکانمان ڕکلامیانیش دەکرد و ئامادە بوون هەڵبژاردن بکرین بەڵام دیارە لایەنەکانی تر بەهۆی بایکۆتکردنی سلێمانی و گەرمیان بایکۆت کاریگەری لەسەر بەڕێوەچوونی کۆنگرەکە کردیانە مبەررێک بۆ ئەوە هەڵبژاردنەکە نەکرێن ئێمە دەمانتوانین لە بادینان و دەستی پێ بکەین لە دوهۆکە و لە ئاکرێ و لە مووسڵ و شوێنەکانی تر تەنانەت خانەقین و کەرکووکش ئامادە بۆ هەڵبژاردنەکان بکات هەموو شتێک ئامادەسازی کرابوو بۆی بەڵام بەداخەوە من تەسەوڕەکەم هۆکاری بایکۆت یەک لە ئەوە بۆ هەڵبژاردن یەکێتی مامۆستایان یعنی کە موعدی هەڵبژاردن یەکێتی مامۆستایان بوو لە سەرەتاوە ئاراستەیەک بوو بۆ بایکۆتکردن ئاراستەیەکی سیاسی ئیداری بوو بۆ هۆکاری ئەوە کە بڵێ کاکەەوە بایکۆتە لە سلێمانی تاکو هەڵبژاردنەکان دوا بخرێت یعنی ئەمە هەموو بەیەکەوە بەسراوە ڕۆژی هەڵبژاردننی داهات و دیار نییە گەر ئەمڕۆ نەکراوە ئێستا ئێمە پێمان باشە مانگێک زیاتر دوانەکەوێت و بە زووترین کات هەڵبژاردنەکانە بکرێت لەبەرەوە پێویستێ زۆر زۆرە و ئێمە ئێستا کەوتنەتە فەراغێکی سیاسی این یاسایی و بارودۆخی سیاسیش کارگەری هەیە لە سەرەتی ئەوە عێراقا ئەوە چوارەم هەڵبژاردن بکات نقابەی مرکزی لە بەغدا بەڵام ئێمە نەمانتوانیەوە هەڵبژاردنێک بکەین ئەوە ڕۆژاوای کوردستانە لەژێر بمبارانی تورکیا کۆنگرەی هەڵبژاردن و کۆنگرەی خۆیانیان کرد ئەمانە هەمووی کارگەری بوو لەسەر بارودۆخی ئێمە کە ئێمە هەوڵ دەین زووترین کات هەڵبژاردنەکان بکەین بەڵام بەداخەوە لاینە سیاسەکان وایان لێکرد کە دوا بکەوێ بۆ کاتێک کە ئێمە پێمان باشە لە مانگێک زیاتر نەبێت لەبەرەوە ئەمڕۆ تەواو ئەوە ڕۆیشت و مبەررمان نەما بڵێن بۆ ئەوە کە بڵین بیکەینیانێکین دەبێت بکرێت بە زووترین کات. باشە مامۆستا ئەحمەد بایکۆت لە بەشێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە ئیدارەی سەربەخۆی ئاراپەڕین و گەرمیان ئەو شوێنانە بەردەوامە ئەمە چه کاریگەریەکی دەکاتە سەرکەرتی پەروەردە ڕاستە ناڕەزایەتی مەدەنی و شێوازەکانی جیاوازن بەڵام ئەمە چۆن لێک دەدەنەوە؟ لە هەموو شوێنێک دەزانن مامۆستایان و فەرمانبەران زۆر پێویستیان بە موچەی خۆیان هەیە و موچە ژیان و گوزرانی خەڵکە دواکەوتنی موچە کارگەرێکی زۆر خراپ و لەسەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان لەوانە مامۆستایان و فەرمانبەران و تەنها مامۆستایان نیە فەرمانبەرانی شکرێتەوە و دواکەوتنی موچە بەڵام دەبینی بایکۆتەکان خوێندن لە سلێمانی لەو ناوە لە سەرەتاوە بەڕاستی ئێمە هەمووان ناڕازین لەسەر بارودۆخە وتمان گرتبوونەوە بکرێت خۆپشاندن بکرێت بەڵام دواخستنی قوتابخانە چارەسەر نییە بە پێچەوانەوە کارگەرێکی خراپی هەیە لەسەر پرۆسەکی پەروەردن لەسەر مناڵەکان بە تایبەتی مناڵی مامۆستایان و مناڵی فەرمانبەران و مناڵی هەژاران و قوتابخانەن دەخۆن قوتابخانەکانی حکومی بایکۆت کرا بەڵام ناحکومی
بایکۆت نەکراوە و منداڵی ئەوەی کە بەرپرسە ئەوەی وەزیرە ئەوەی بەرەوبەری گشتیە ئەوەی ئیمکانێتی هەیە لە قوتابخانەکان هەمووی ناحکومیەکان دەوام بەردەوامە ئەمە کارگیری بوو نەک تەنها لەسەر دواخستنی خوێندن لەسەر وەکو چۆن بڵین فلیشکردنی پرۆسی پەروەردە لەو سنوورە ئێمەوە تا هەمووی 20 ڕۆژ 25 ڕۆژ ماوە بۆ کۆتایی هێنانی وەرزی یەکەم وڵات تا ئێستا خوێندن لەو سنوورە بۆ خوێندنی پۆلە کۆتاییەکان دەستی پێ نەکردووە ئەمە کارگەرێکی زۆر هەیە لەسەر ئەدای مامۆستا و ئەسەر ئەدای قوتابیش لە ئەیندەیە دەبوایە هەر نەبوایە دەبوایە ئێمە دەرگای قوتابخانەکەمان بکردایەتەوە کتێبمان دابەش بکردایەت پۆلەکانمان تەنزیم کردایەت هەر نەبوایە ئەو قوتابی و خوێندکارە لە ماڵی خۆی وەکو چۆن بڵێ کتێبەکانی لەبەردەستە بوو خۆی سەعی دەکرد کەسوکاری سەعیان پێ دەکرد دراوسێ سەعی پێ دەرەکرد و زۆر جار هەیە خۆبەخشان هەیە سەعیان پێکرد بۆ ئەوە ئەو منداڵە دوان نەکەوێت لە خوێندن بەڵام ئێمە هەستاین ڕۆیشتین دەرگای قوتابخانەکانمان دەکوستەوە هیچ کارێکمان ئەنجام نەدا و لە سەرەتاوە تەنانەت بەرەوبەرەکانیشان دەدران کە دەرگای قوتابخانە نەکرێن و ئێستا هەوڵێکی بۆ دەرکردنەوەی دەرگای قوتابخانەکان بەڵام بەڕاستی درێن کەوتین لەو هەوڵدانە هیوادارم بە زووترین کات چارەسەری ئەو بابەتە بێت و پلانێک داوێ بۆ ئیبابەتە چۆن خوێندن دەستی پێ بکاتەوە باشە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئاماژەتان بە هەوڵەکان کرد لەگەڵ چ لایەنێک قسەتان کردووە چ هەوڵێکتان داوە بۆی کە ناوەندەکانی خوێندندا نەخرێت قوتابی لە پرۆسەی خوێندندا نەبڕێتەوە کاریگەریانە کەمتر ببنەوە ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەنجومەنی وەزیران لەگەڵ هەموو لایەنە قسە کراوە لەسەر ئەو بابەتە لەگەڵ مامۆستایانی ناڕازی خۆیان لەگەڵ مامۆستایانی لقەکان یەکێتی مامۆستایان لەو سنوورە لەگەڵ بەرەوبەرایەتی گشتی یعنی گفتوگۆ کراوە تەنانەت لەگەڵ لایەنی سیاسیش یعنی لێنتان ناشارین ئێمە کۆبوونەوەی سیاسیش کراوە لەسەر ئەو بابەتە و قسە کراوە لەسەر ئەو بابەتە و زۆر جاریشەیە کارگەری سیاسی ئەنجام دێنێت یعنی بۆ دواخستنی خوێندن یان کردنەوەی دەرگای قوتابخانەکان هەموو لایەک ئێمە قسەمان کردووە ئێمە مەفهومێکی لەناو خەڵک بڵاو بۆتەوە کە ئەو بایکۆتکردنە دژی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە لێدانە لەسەر کارەکانی حکوومەتی کوردستان بەڵام بە پێچەوانەوە ئەمە وەکو چۆن بڵێن فلیچکردنی خوێندن لەو سنوورە ئەمە لایەنێکی خراپی نیشانەدات بۆ حکوومەتی عێراق دڵخۆشە بەو لایەنە لایەنەکانی سیاسی لە بەغدا ئێمە دەبێت ناڕازیەکەمان ئەڕستەی حکوومەتی عێراق بکەین ناڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرس نییە حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرپرسە لە دواکەوتنی موچەکان و چەنداش ئەوەی خستەتە بەرچاو بەڵام بەرپرسی سەرەکی کێ حکوومەتی عێراقە ئێمە دەبێت ناڕازیەکانمان خۆبشاندنەکانمان بایکۆتەکانمان دژی حکوومەتی عێراق بێت نەک لە جرە بدەین لە کەسوکاری خۆمان لە منداڵی خۆمان باشە بەرز ئەحمەد پارەی وانەبێژان ئەوانەی کە وانەبێژن و شایستەیان هەیە لەسەر هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی و دەوروبەری دابش نەکراوە بەڵام لە پارێزگاکانی کە دابش کراوە هۆکارەکەی چییە بۆچی ناهێڵن پرۆسەکە وەکو خۆی بەڕێوە بچێت بەداخەوە ئێمە زوو ڕامانگەیان کە سەرەتا مانگی نۆی پارەی وانەبێژان بدرێت بۆ ئەوە پاڵپشتێک بێت بۆ ژیانێن لەبەرەوە ئەوان مانگی 1970 نیم وچیان وەرگرتووە بە حەقەوە دەوایان نەکردو بە پێی ڕەنمایەکان مانگی نۆ لە هەولێر دووهۆک درا چەند ڕۆژێکیشە بەڵام لە سلێمانی دەبواە ئەمڕۆ بدرایەت دیسان ئەمەش بۆ هۆی تووڕەبوونی مامۆستایان یعنی هەمە هەستەکەین دەستێک هەیە بۆ تووڕەبوونی مامۆستایانی وانە بێژ ڕۆشتنە بۆ وەرگرتنی پارەی خۆیان بەڵام بەداخەوە ئەم ڕۆژ نەدرا لە سنووری سلێمانی ئەمیش بۆ هۆکاری زیاتر تووڕەبوونی مامۆستان بە تایبەتی ئەمڕۆ خۆپشاندانەکان لە سلێمانیە لەبەر هەر ڕۆژێکیان داناوە بۆ هەر ڕۆژێک دانراوە کە لە پارێزگایەک یان لە شوێنێکی یەک لە شارەکانی لەو شوێنەکە بایکۆت کراوە ئەمڕۆ سلێمانی هەڵبژێراوە با بڵێن پارەی وانەبێژی مامۆستایانی سلێمانی نەدرا بۆ ئەوە زیاتر مامۆستایان تووڕەبوون و ڕووبکەنە شەقام باشە مامۆستا ئەحمەد دیارەکە دواکەوتنی پرۆسەی خوێندن و نەچوونی قوتابی بۆ ناوپۆلەکانی خوێندن و ئەو کۆنتاکتە ڕاستەخۆیی کە لەگەڵ مامۆستاکان هەیەی متمانەی نێوان قوتابی و مامۆستا کەم دەکاتەوە لە ناوی دەبات چۆن کار بۆ بنیادنانەوەی ئەو متمانەیە بکەین هەم بۆ کۆمەڵگا لەگەڵ مامۆستا هەم بۆ قوتابی لەگەڵ مامۆستا بەداخەوە متمانەی هاوڵاتی بە سەرجەم هاوڵاتیانی ئەو سنوورە بە قوتابخانەی حکومی متمانەیەکی خراپ و ئێستا ئاراستەکان بۆ قوتابخانەی ناحکومیە ئەوەی کە ئیمکانێتێکی بەسیتیش بێت منداڵی خۆی گواسێتەوە بۆ قوتابخانەی حکومی ئەمیش بەڕاستی کاراساتێکی زۆر کەورایە ئێمە لە دژی خوێندنی ناحکومی نین بەڵام ناکرێت بۆ شێوە کە کۆچێک چۆن لە خانەقین کۆچێکی گەورە هەیە لە خوێندنی کوردی بۆ خوێندنی عەرەبی بەهۆی بایکۆتکردنەوە لە ناو سلێمانی و گەرمیان و ڕاپەڕی شوێنەکانی تریش
خەریکە بە تایبەتی تەڵەبە زیرەکەکان پۆلی 12 پۆلی 11 ئەوانەی کە زیرەکن توانەیەکی باشیان هەیە قوتابخانە ناحکومیەکان بۆ خولای خۆیان ڕایەکێشن ئەمش ئەبێتەوە کاری خراپبوونی یان دروستبوونی خراپی متمانە لێوانە ئەمە دەبێ ئیش لەسەری بکرێت دیسان دەبێ کاتێک دەرگای قوتابخانەکان کراتەوە دەبێ مامۆستا وەکو چۆمەڵین توانەکانی خۆی کەڕەتی دوو بکە توانەکانی خۆی زیاتر گر بکاتەوە بۆەوە متمانەی هەوڵاتی و قوتابی بگەڕێتەوە بۆ مامۆستا زۆر باشە بەڕێز ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر سپاس میوانی کوردستان 24 سپاس